ئێمە لێرە بڕیارماندا کە هەردوو ناوەندەکە لە شوێنێکا کۆ بکەینەوە و ئامانجی سەرەکیش ئەوەیە کە بتوانین هێزی کتێبخانەکان و هێزی ناوەندەکان لە شوێنێکا لێک شوێنە کۆ بکرێتەوە کە بێگومان ئەمە یەکەم کار ئاسانیە بۆ خوێنەر و هەروەها وزەیەکی تر بە بواری ڕۆشنبیری کوردی ئەبەخشێت چونکە ئامانجی ئێمە لێرە تەنها فرۆشتنی کتێب یاخۆ تەنها باڵین لایەنە ئابوووریەکە نیە بەڵکو ئەمە من ئەم قسەیە لە ناخی دڵمەواکەم کە لەمە گرنگتر ئێمە ئەو خزمەتە معریفی و ڕۆشنبیریە کە ئەمانەوێت لە ڕێی ئەم پرۆژە هاوبەشەوە بیکەین. زۆر دڵخۆشکەرە چونکە پێشتر هەردووکیان پێکاتبوونە دوو ناوەندی بچووک ئێستا شوێنەکە هەم گەورەترە و هەم کافەیەکیشی تەیە یعنی تۆ ئەتوانی لێرە بخوێنیتەوە و کتێبی زیاتر دەست ئەکەوێ وەک لە جاران چونکە شوێنەکە گەورەتر بۆ بەڕاستی دڵخۆشکەریشە چونکە ئێستا ناوەندەکان کەمن کە خزمەت بە گەنج و بە تەمەنی هەرزەکار ئەەکەن. ابرکل زن کود دوک پروچون آزمون کرسی ایکه پروچون دیف رنمان تندرستی و باشی پروچون افصلاج برافش کرونا بتریا مادت ما تیوری پروچون و ما بتر خو مذکر بو نظری و باشتر بوش سالدی. برکو قناهایی که درنگ بجین خواندن دست بکر بو از من توانا بپشتی دمکی دیده هن انجام دانت مهادو دا از من قناه دوی و سیه و چهارل دیف رنمان تندرستی بشوی که جوان بشوی که پریکوپیک و که یادیار و که هوا انکاتین و سردانا هولن بجین از من کرین. العمل هو ارتفاع 1.70 سنتيم بمادة البرونز وطول 3 أشهر 3 أشهر من نحت وبرونز. طبعا هو هدية ضمن مشروع ال40 هدية. التمثال هو هدية إلى مدينة الموصل وليس مقابل رمز غناء مؤثر في الساحة الغنائية على فترة طويلة من الغناء العراقي. هاي تالية دور جماعي متاخرون. لحظة أستاذ لحظة صورة جماعية. كلش فرحنا بهذا التمثال يعني نتمنى احنا بالمستقبل نطور نفسنا وان شاء الله من نطور نفسنا ان شاء الله نسوي نفسه واحسن يعني كلش حلو يعني هذا عمل بشغل هوايه ومو اي واحد يقدر يسوي بس الفنان اكيد هذا كان يعني فنان خدم الفن العراقي.